لە فستیڤاڵی سەر ئینتەرنێت بە 2 زمان شانۆی کورتی نوێ پێشکەش دەکرێن کە 20 شانۆنووسی ئەمریکا و ڕووسی تێدا بەشداری دەکەن. هەرکام لەو نمایشنامە 2 جار بە زمانی ڕووسی و ئینگلیسی نیشان دەدرێن. ئەو فستیڤاڵە بە هاوکاری 2 شوێن، یەک لە هۆڵی شانۆی واشنگتن و زانکۆی جۆرجتاون و فستیڤاڵی شانۆسازانی گەنجی ڕووسی بە ناوی لۆبی مۆڤگا و ناوەندی شانۆی سەردەم لە یەکاترینبورگ بەڕێوە چووە. پێم وانییە هەرگیز بەشێک لە کاری هونەری لە ڕێگای ئینتەرنێتەوە هەبوو بێ کە گەلێک هونەرمەندی ڕووسیا و ئەمریکا پێکیان هێنابێ گۆڕینەوەیەکی مەزن و پڕهەستی کولتوریە، چونکە 20 جۆرە ڤیدیۆی کورتی داخولەکی هەن کە نەتەنیا بە زمانی ئینگلیسی بەڵکو بە ڕووسیش سازکراون. بیرۆکەی ڕێخستنی و فستیڤاڵە لە مانگی 3 دەستی پێکرد کاتێک ڤایرۆسی کۆڕۆنا لە سەرانسەری جیهاندا بڵاو بووە. بۆیە هیچ جێگای سەرسوورمان نییە کە شانۆکان پەیوەندی بە تەنیامانەوەیە. ئێستا تەواوی جیهان هەست بە تەنیایی دەکات و لەگەڵ ئەو مەسەلەیە ڕوبەڕوویە کە داخۆ چۆن دەتوانم بگەڕێمەوە بۆ لای کەسێک کە بۆ من زۆر پێویستە و چۆن دەتوانم لەگەڵ بە تەنیامانەوەی خۆم بربەرەکانی بکەم. مەسەلەی جێگای سەرنج ئەوەیە کە چۆن ئەو نووسەرانەی ئەمریکایی لەگەڵی ڕوبەڕوو دەبن و چۆن شانۆنووسان و نووسەرانی ڕووسیا لەگەڵی هەڵسوکەوت دەکەن. گۆرانیبێژی ئەمریکی ماری ماکبرایت داهێنەری و بیرۆکە بوو. ئەو دامەزرێنەر و بەڕێوەبەری گشتی ئەنجومەنی تێکەڵاوی کۆلتوریە ڕێکخراوێک کە چاودێری بەسەر پێگۆڕینەوەی پرۆگرامەکانی نێونەتەوەیدا دەکات. چاوم لە ژمارەی ئەوانە کرد کە کاریان تێدا کردووە و 150 کەس بوون. ئێستا پێم وایە لە 200 کەس زیاتر بوون کە شانۆنووس و بەڕێوەبەر و شانۆگەر و داڕێژەر و ئاهەنگساز بوون. تیمێکی زۆر باشمان لە داڕێژەر هەیە کە لەسەر سازکردنی سەکۆی شانۆکار کار دەکەن. ڤیدیۆ کونفرانسەکان لەلایەنی جۆراوجۆر زۆر باش بوون. ئەو پرۆژەیە لەلایەن باڵۆزی ئەمریکا لە ڕووسیاوە پشتیوانی لێکرا. بەخێر بێن بۆ فستیڤاڵی شانۆگەری لە ڕێگای ئینتەرنێتەوە کە فستیڤالێکی دووزمانەی داهێنەرانەی نوێیە و 20 شانۆنووسی ناسراوی ئەمریکی و ڕووسی تێدا بەشداری دەکەن. شانۆنووس و فیلمسازێکی ڕووسیا شانۆی ئاوی برنجی پێشکەش کرد. نەخشی من سەبارەت بە هەستکردن بە ترسە کە نەزانراوە و چاوەڕوان نەکراوە و زۆربەی خەڵکی ئێمەی سەرزەوی لەگەڵی ڕوبەڕوون و سەبارەت بە هەوڵی دوو گەنجی بە تەنیا ماون و ئەو ترسە نیشان دەدەن. بێجگە لە شانۆ فستیڤالەکە کۆنسرتی موزیکی بە شێوەی زیندوو پێشکەش کرد کە لە مۆسکۆ، نیویۆرک، یەکاترینبورگ و ناشڤیل و شارەکانی ترڕا بڵاوکراونەوە.